بۆیە بە مافی خۆمان دەزانین کە لە کابینەی داهاتوو یەک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران و پۆستە شایستە و خزمەتگوزاری تاکو بتوانین بەردەوامبوونمان خەبات لەناو سیستەمی حکومڕانی بەشدار بین. مناخان دەمێت پێم بڵێ ئێوە تا ئێستا چیتان کردو بۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان دەست پێ بکاتن و بە شێوەیەکی فەرمی چەندێکە دواکەوتوشە؟ بێگومان زۆر دواکەوتووە بە پێی پێڕەوی خۆی پەرلەمانی کوردستان ئێمە هەموو ڕێکارەکان دەگرینە ئەستۆی خۆمان لەوەی کە بە زووترین کات دەست بە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بکرێتن، بەڵام لێتان ناشارینەوە نوێنەرانی پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵکی کوردستانە، بەڵام لەلایەن حزب و لایەنە سیاسی کوردستانیەکە کاندید کراون. بۆیە ڕێزگرتن لە تەوافق و لە ڕێککەوتن لە دەرەوەی پەرلەمانی کوردستان هەنگاوێکی باشی بڕیوە، هیوەخوازین لە نزیکترین کاتدا بتوانرێ ئەم دانیشتە پەرلەمانەی دەست پێ بکە. باشە جیا لەو ئەندامی پەرلەمان بەڵێنی چی پۆستێکتان پێدراوە؟ ئێمە داوامان کردەوە پارتی ئاکساس تورکمان کە بەشداریکردنمان لە پەرلەمانی کوردستان و بە دەنگی یەکەمی هێنانمان لەناو پارێزگای هەولێر لە سەرنەتەوەی تورکمان لە پشکی کۆتای تورکمان کە بەندە توانرا سەرکەوتن و کورسی بەدەست بێنێ. بۆیە بە مافی خۆمان دەزانین کە لە کابینەی داهاتوو یەک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران و پۆستە شایستە و خزمەتگوزاری تاکو بتوانین بەردەوامبوونمان خەبات لەناو سیستەمی حکومڕانی بەشدار بین. باشە هیچ هەوڵێکەیە بۆی بە زووترین کات دانیشتنی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات و لەوە زیاتر دوانەکەوێت؟ بێگومان هەوڵەکان بەردەوامە. پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبنەوەکانی خۆیان ئەنجام داوە و بڕیاریان دراوە کەوا لەناو ڕاستی مانگی ئەیلولدا دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە.